اینجا لە دوای گەلی گەیشتمە ماران. کانی مارانی شوێنێکی گەشتیاری زۆر جوان و زۆر خۆشە. کۆمەڵێک خواردن گەشتیار بخوان دەتوان بێت لێرە خواردن خۆ. اینجا من دەمێنانێکی بەیانی خۆش بخۆم وەری لەگەڵم بچم بۆ لای شێفەکە زانانی بەیانی چی هەیە. سەلام عەلەیکوم. وەرە با بچمە لای شێفەکە. زۆر جوانە بەس تەماشای بکە. سلام علیکم. باش کاکە ئەحواڵتوە ماندی نەبێ. زۆر سپاس دەکەم. دانم خواردن چتان هەیە؟ وڵای خواردنی بەیانی نۆکاوە، قەلێیە، میخلەمەیە، هێرکەیە، ماستە، ئیدیگەش قشیوە، جگەرە، تکەی مریشکە، تکەی گۆشتە. باشە گەشتیار ئەگەر ڕوو لێرە دەکە زیاتر تەڵەبی لەسەر چ خواردن؟ خودای گەشتیاری بەیانی هەموو زۆربەی زۆریان کشیوە. یعنی سبەیان خەرک تەشریبی دەخواتە؟ کەسێک تەشریبە. باش زۆر قڕز نییە؟ بەخوای قورس و بەزمان کورد تەبیعەتە قەلێیە، تشریبە، تکەیە. تکەش دەخۆن؟ تکەش دەخوات، جگەری دەخوات، تکەی باشە مریشک دەخوات. تکە و تەشریب ئەوانە زیاتر زەلام ناخۆن پیاو؟ بەخوای ئافرەتش. وەڵاهی مادەم ئەمن کەم خۆرەکە دەرچووم. چ کاتێک ئێرە زیاتر قەرەباڵغا چ ڕۆژە گەشتیار زیاتر لێ کە گەشتیارەکە ئەو جات قەرەباڵغی مەدرسەکان خلاص بن ئەو جات تەڵەبیاتێکی بسێرە گەشتیار زۆر دەبی عەرەبیش نەبی گەشتیار زەحمەتە. یعنی بە گەشتیاری عەرەب زیاتر ئێوە ڕۆژانە خواردنەکانتان ناگۆڕنیان هەموو ڕۆژێ سابتە ئەو نەوە. بەس ئەوەی خەلێکە زیاد بۆ خەلەیە تشریوە تکەی مریشکە تکەی گۆشتە کەبابە جگەرە بروز و مریشکە قۆزیە ناش مریشکە ئەوە هەموو هەیە. هەموو هەیە. کەشتان زۆر خۆشە. خۆش بە عەیبینە لەخوای بەزیاد. زۆر جوان نەک عەیبینە الحەمدولیلا. دەمێنانێکی بەیانی زۆر خۆش دادەنیشم بەدلیم دەکەی قەلێکی دەخۆی ئەوە قەلیە بەخوای بەو سبەینی ئەوم پێ ناخرێتن. ماست چاو نان و نامێ خەڵامە نابەت هێلکە و ماستی دەخۆ. دەست خۆ زۆر سپاس دەکەم. دامچم دادەنیشم شوێنەکەیان زۆر خۆش. هە لە دوو ڕادیتم گوتم تاوالێک دیسم لەوێ دادەنیشم. بانانێکی بەیانی زۆر خۆش بخۆم تەمان ڕۆژەکە دەبی بە نانی بەیانی دەست پێ بکاتن. وەرە. ئەی دەستەکانت خۆش. زۆر سپاس. بێ هەموو لایەک ناخۆش نانێکی بەیانی زۆر جوانیان لە بۆ ئامادە کردیە. وەکو دەزانانی بەیانی ماست و هێلکە و نۆک و قەلیە لە ئەوانەی حەزیان لێیە بێ هەموو لایەک ناخۆش نانەکەی دەخۆم و بەردەوام دەبم. بەردەوام دەبم لە گەشتەکەم ئێوەش بینەرم بن.